کاتژمێر حوتی سەر لە بەیانیە و ڕۆژتان باش لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 ڕۆژباش حاجە ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 کە هەموو ڕۆژێک چاوەڕێی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بن کە ئێمە لێرە تازەترین هەواڵەکان پڕبایەخترین هەواڵەکان و سەرنجڕاکێشترینی ئەو بابەتانی کە بۆتانمان ئامادە کردووە بۆتانی دەخێنەڕۆ. پێش هەموو شتێک ئەو هەواڵە دڵخۆشکەرە باس بکەم کە سوپاس بۆخوا لە چەمچەما و لە دوهۆک ئێستا لە نەخۆشخانەکان هیچ حاڵەتێکی کۆرۆنا نەماونەتەوە کە توش بووی کۆرۆنا بوون و پێشتر لەوێ ماونەتەوە. ئێستا هەر هەمویان ڕەوانی ماڵەوە کراونەتەوە و لە دۆخێکی تەندروستی زۆر باشدان ئینشاڵڵا هیوادارین کە هەموو شارەکانی دیکەی کوردستان بەم چەشنە ڕۆژ بە ڕۆژ ئێمە باسی لێ بکەین کە توش بووی کۆرۆنای تیاناماوە. بەڵێ ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم کاتژمێرەی کە ئێمە لەگەڵتانە بین بێگومان سەرجەم ئەو هەواڵانەی کە چەند ڕۆژێکە پرسی گەرمن یاخود هەواڵێکی گەرمی جیهان و هەم ناوخۆشن هەم لە هەواڵە سیاسیەکان بێ هەواڵە ئابوووریەکان و هەواڵە جیهانیەکانیش و بێجگەلەوەش ئێمە بەردەوام لە بەردەوامیدان بە هەواڵەکانی تایبەت بە کۆرۆناین تا ئێستا چەند کەس چاک بۆ تۆ لەکوێ ئەو شوێنانی کە کەرەنتینی خەڵک کراوە و کۆزانین لە ماوەی ڕابردووە چەند هەفتەی ڕابردووە ڕێژێکی زۆر لە ئەو کەسانە کە چوبوون بۆ ئەمرا یاخود ئەوانەی لە دەروی وڵات بوون گەڕێنراونەتەوە ناو هەرێمی کوردستان یاخود هەر شارێکی دیکە بێ ئێمە ئەمڕۆ زیاتر باس لەواکەین ئایا بزانین ئەو شوێنانەی کە تایبەت کراوە بۆ کەرەنتینکردن تا چەند گونجاوە تا چەند ئەو کەسانەی کە هاتوونەتەوە بە بارودۆخێکی ئارام و ئەمێننەوە لەو شوێنانە لەبەرەوەی ئەوان دووچاری ترس و دوودڵی بوونەتەوە بەڵام بۆ قسەکردنی زیاتر کەسانێکمان لەگەڵا بێت کە پێمان ڕاگەێنی ئایا ئەو شوێنانە چۆن و تا چەند گونجاوە جگەلەوەش ئەمڕۆ لە کورتێک لە هەواڵەکاندا سۆڤان تەواوی هەواڵە جیهانیەکانتان بۆ خوێنێتەوە هەر لە کوردستان و دواتر وڵاتانی دەوروبەر و هەتا ئاگاتە ئەمریکا و ئەو بارودۆخێکی ئێستای تیا فەرمووسەوە. مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە هەولێر کۆ دەبنەوە. سۆران جەمال تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند سبەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە هەولێر کۆ دەبنەوە و گفتوگۆ لەبارەی پەیوەندیەکانیان و دوایین گۆڕانکاری و پێشاتەکانی ناوخۆ و ناوچەکە دەکەن. ئاماژەی بەوەش کرد هەردوو لار شاندیان بۆ کۆبوونەوە پێکێناوە و ئامادەکاری تەواویش کراوە. شازدە توشبووی دیکەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاکبوونەوە. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕایگەاند نۆ توشبووی دیکەی کۆرۆنا لە هەولێر چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە. لەلایەکی دیکەوە فەرهاد محەممەد بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ ڕایگەاند دوای وەرگرتنی چارەسەری پێویست 4 توشبووی دیکەی کۆرۆنا چاکبوونەوە و ئێستا هیچ توشبوویەکی کۆرۆنا لە نەخۆشخانەکان نەماوە. هاوکات بەڕێوەبەرایەتی تەندروستی دوهۆک ڕایگەاند کە 3 توشبووی دیکەی کۆرۆنا چاک بوونەوە و ئێستا هیچ توشبوویەکی کۆرۆنا لە سنووری پارێزگاکان نەماوە. سی و 5 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 34 توشبووی دیکەی کۆرۆناش چاک بوونەوە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەاند لە 24 کاتژمێردا 35 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش 12 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە پارێزگای بەسرا دەستنیشان کراون. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بۆش کردووە 34 توشبووی دیکەی کۆرۆنا چاک بوونەتەوە هیچ حاڵەتێکی نوێی گیان لە دەستان بە کۆرۆنا تۆمار نەکراوە. لایەنەکانی ئیسرائیل لەسەر پێکێنانی حکوومەت ڕێککەوتن. دوای چەند جارێک شکستێنان لە پێکێنانی حکوومەت و دووبارەکردنەوەی هەڵبژاردن دوجار پارتی لیکۆت بە سەرۆکایەتی بنیامین نەتانیاهۆ و پارتی شینسپی بە سەرۆکایەتی بێنی گانتز لەسەر چۆنێتی پێکێنانی حکوومەتی نوێی ئیسرائیل و قۆناغی داهاتووی کارکردن ڕێککەوتن. بە گوێرەی ڕێککەوتنەکە بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئێستای ئیسرائیل تا 18 مانگی دیکە لە پۆستەکەی دەمێنێتەوە و دواتر بێنی گانتز پۆستی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە وەردەگرێت.
بۆ یەکەم جار لە مێژوودا نەوتی خاوی ئەمریکا بە ڕێژەی لە 121 بەهای لە دەستدا و گەیشتە ژێر سفر. بە گوێرەی هەواڵی بۆرسەی نەوتی ئەمریکا نەوتی سووکی تێکساس بەهاکەی لە دەستدا و بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بۆ لە 120 کەمتر بۆ 20 سنت کەمتر ببورن جاوەزی. بۆ یەکەم جاریشە لە مێژوودا تێکڕای بەهای نەوتی تێکساس بە ڕێژەی لە 100 دابەزێ و نرخەکەی گەیشتە $0. هۆکاری ئەم دابەزینە دەگەڕێتەوە بۆ کەمبوونەوەی بەرچاوی خواست لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. کۆتایمان با کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. هەرچەنە ئێمە هەمیشە باسی ژینگەی کوردستانمان کردووە یاخۆ شانازیمان بۆ سروشتە جوانەی کوردستانەوە کردووە، بەڵام لەگەڵ سەر هەڵدانی کۆڕۆنا و قەدەغەی هاتوچۆ ئەوەندەی تر جوانی و سەرنجڕاکێشی سروشتمان بۆ دەرکەوت. زانیمان کوردستان خاوەن چ ژینگە و سروشتێکی جوانە. هەر بۆیە کەسانێک هەن هەمیشە ئاوێتی سروشتە بنجا ئەگەر جیا لە کارێکی خۆشیان بێت و جگەلەوە پەرەدان بە خولیاکانیان بێت، ئەیانوێت لە ڕێگەی چاوی کامێرەکانیانەوە هەموو ئۆدیمانانە بۆ ئێمە بگوێزنەوە کە یەکێک لەوانە دڵشاد محەممەدی فۆتۆگرافەر و کارمەندی پۆلیسی دارستانە کە لە دەربەندیخانە لە ڕێگەی دانانی کامێرای نهێنی و چاودێریەوە چاودێری وێنەی جوڵاو و هاتوچۆی ئاژەڵە دەگمانەکان لە ناوچەکە ئاگرێت و دڵشاد بە کامێرەکەیەوە بوونی ئاژەڵی دەگمەنی لە هەرێمی کوردستان سەلماند و شانیایەت ژینگە و سروشتی کوردستان لە ڕووی ئاژەڵ و زیندەوەر و گوڵ و گوڵزارەوە چەند دەوڵەمەندە. با ئێمەش بەیەکەوە ئەو فیچەرە ببینین. زۆربەی ڕۆژەکان کە دەرەچی بۆ چاودێریکردنی حیوانی کێوی لەگەڵ باڵندەکیوەکاندا ئێمە پشت بە دوو شتی سەرەکیە بەسین، یەک دوربینە دوو کامیرەیە. ئێمە بە دوربین ئاژەڵ و باڵندەکانە دۆزینەوە، دوجار بە کامیرە سوورەیان ئەگرین بۆ دڵنیابوون لە جیناتیان لە جۆرەکان لە قەبارەی و هەم لە نێرەومێبوونیان هەم لە زیادبوونیشە. مەبەستی من لەم کارم خۆشەویستی سروشتە بیگەێن بە تاکی کورد. ئێمەوە بکەین لە ناو سروشتا هەر ئەوە نەبێ بڵێن سروشتمان خۆشەوێ، سروشت ئەبێ بە عەمەلی خۆش بێ. لە ناو سروشتا سروشت زۆر جوانە. ڕێگەی هەبوو، ڕێگەی ڕۆشنوشەپیەکانی دیار بوو، ئەو کاتە هەڵسی بەدانانی کامیرە ترا بووی. ئێستا بێ بەلایەتەوە سەیری کەین بۆی دڵنیابووینەوە. بەڵێ زۆر سەرنجڕاکێش بوو کە کەسەکە ئەو بەڕێزی کە کاری فۆتۆگرافەر ئەکات بە هەمان شێوە کارەکەشی هەر ناو دارستانە، خۆی پۆلیسی دارستانە و ئەوەی کردو بە دەرفەت و خۆستێتیۆ کە هەر لەگەڵ ئەنجامدانی کارەکەشی ئەو دیمەنانی کە خۆی بە چاوی خۆی دەبینێت لە ڕێی کامەرەکەی بۆ ئێمە بیگوازێتەوە. دەی لەسەر ئەو بابەت و تەوەری کە حاجە باسی لێوە کرد کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئیداری پارێزگەکانی ناچار کردووە کە بە هەموو توانایەکیانەوە ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە بکەن بۆ ئەوەی بە کەمترین زیان لێی دەربچن و بەسەریدا سەر بکەون. سەرەتا لە کەرکووک هاوشێوەی چەند وڵات و شارێک ئامادەکاری وەک پێویست نەکرابوو و کێشەی شوێنی کەرەنتین هەبوو کە یەکێک لە کێشەکان ئەوە بوو کە لە کۆ خەڵکدا بنێن و لە گرفتەکان بوو ئەمە وەمەش هەر سەبارەت بەوە لەسەر ڕەوشی توشبوانی کۆرۆنا لەو شارە و ئەنجامی هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا گفتوگۆ لەگەڵ دکتۆر بورهان عومەر ڕەشید کە شارەزایە لە نەخۆشیە گوازراوەکان و ئەندامی شانەی قەیرانەکانی کەرکووکە داوامان لێ کردووە کە لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لە سودەکانی کەرکووکۆ لەگەڵمان بێت. ڕۆژ باش دکتۆر بورهان. ڕۆژ باش دکتۆر. ڕۆژ باش. ڕۆژ باش. دکتۆر پێشەوەی کە هاژە پرسیارەکە لێ بکات یەکێک لەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر جەنابەت خانەنشین کراوی بەڵام لە دوایەکەت بارودۆخی
کۆرۆنا لە کەرکووک بەو شێوەیە هاتە ئاراوەکو هەموو شارەکانی دیکە جەنابەت گەڕایتەوە بۆ سەرکار ئەمە جێگەی پێزانینە کە جەنابەت دووبارە گەڕایتەوە بۆ سەرکار بۆی کە ئێستا لە شانەی قەیرانەکانە کار بکەیت بۆی کە کۆرۆنا نەمێنێت و بنبڕ ببێت. زۆر سپاس بۆەوە. ئەمە ئەرکێکی نیشتیوانیە بەسەرمان و لە کاتی تنگانەگەر کە هەمومان ئامادە بین بۆی کە خزمەتی هاوڵاتی بکەین. کەواتە دکتۆر ئەگەر وا بێ و گەڕاویتەوە تەواو تێکەڵی دۆخەکە بووی یەکسەر پێمان بڵێ ئایا تا ئێستا لە کەرکووک چەند توش بوو هەیە چەندێک چاک بۆتەوە بار و دۆخەکە لە چه ئاستێکەیە؟ بەڵێ ئێمە تاکو ئیستا سیویەک حالەتی توش بوو بە کۆرۆنا تۆمار کرا لە کەرکووک ئەو سیوەک حالەتە 20 دانەیان چاکەوە بوون نەخوا بە زیاد بێ 9 دانەشیان ئێستا لە سنتەری چارەسەری پەتان لە ناوچەی پیشەسازی لەژێر چاودێری چڕی پزیشکانن و 2 دانەش بەداخەوە کۆچی دواییان کرد. بەڵێ کاتە ڕۆژی توشبوانی کۆرۆنا ئێستا بە شێوەیەکە ئەتوانن زیاتر باسی لێ بکەن کە دۆخەکە خراپترە یعنی یان بەرەو باشتر چووە؟ دۆخەکە بەرەو باشتر چووە ئێوە ئێمە زیاد لە 9 ڕۆژە حاڵاتی نوێ تۆمار نەکراوە وێرای ئەوەی کەوا ڕۆژانە سامپڵ وەرەگرێت لەو کەسانەیەکەوە گومانیان لێکرێ یاخود لە ئەو ناوچانەی کەوا نەخۆشەکانیان تۆمارەکرێ سامپڵی هەرەمەکی وەرەگرین لە خەڵکی بۆی کەوا بزانین ئەو ڤایرۆسی تیا هەیە یاننا خۆشبەختانە تاکو ئێستاەوە 9 ڕۆژە حاڵەتی نوێ تۆمار نەکراوە. بڵێ ئەگەر پێمان بڵێن وەکو ئەزانرێ و بیسراوە کە لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا ڕەوشی کەرکووک بۆ کەرەنتینکردن باسی واکرا کە شوێنی کەرەنتینکردن کەم بوو ئەمە بۆ چی وا بوو هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەڕاستی ینی خۆی لە سەرەتای تۆمارکردنی نەخۆشیەکە کە ئێمە لە کەرکووک یەکەم پارێزگار بووینکەوە ئەم نەخۆشیی تای تۆمار بکەین دیار بوو کەوا وەکو شۆنی گونجاو بۆ کەرەنتین بە شێوەیەکی بڵین پێویست نەبوو بەس توانرا بە هەماهەنگی لەگەڵ شانەی قەیرانەکانی پارێزگای کەرکووک لەگەڵ شەریکەی نەوتی باکوور کەوا شۆنی گونجاو دابین بکرێت لە نەخۆشخانەی کەیوان و دوای ئەوەش ئیستا حالیان بابلێن ئێمە لە 4 شۆنی گونجاومان هەیە بۆ کەرەنتینی هاوڵاتیان بە تایبەت بەو کەسانەی کەوایەنەوە لە دەرەوەی وڵات ئەمێنەوە بۆ 14 ڕۆژ کە بۆ توانای 400 بۆ 500 کەسمان هەیە کەوا کەرەنتین بکەین. باشە دکتۆر باسیەوەتان کرد کە شوێن هەیە ئایا تا چەند گونجاوە خۆت سەرپەرشتی و کردووە بینیوتە ئەو شوێنانەی کە ئەو خەڵکانی تیا کەرەنتین کراوە گونجاوە بۆ مانەوەی ئەو کەسانە یا خود نا؟ بەڕاستی ئەو شوانەی کەوا تەرخان کراوە بە جۆرەی ئەو ڕێنمایەرێن کەوا ڕێکخراوی تەندروستی جیهانی دابینی کردووە بۆ شۆنی کەرەنتین هەر کەسێک و شۆنی تایبەتی خۆی هەیە و خواردنی گونجاو بە ینی بین هەرسێ ژەمەکە ئەدرێ و حتا هێڵی ئینتەرنێتش هەیە و هەموو ئاسانکاریەکیان بۆ کرێ بۆ ئەو کەسانێکەوە کەرەنتینەکرێن چۆکەمە ینی ئەو کەرەنتینە گەرەکە بە جۆرەی ئەو بەڵێ بەڵێ فەرموو بەردەوام بە ینی بۆیە گەرەکە ئەو کەسێکەوە لێ بێ بۆ 14 ڕۆژ دیارە 14 ڕۆژی زۆر قورسە بێ بە سەریایە کە بڕوات بۆ یەگەرەکە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک وەکو وەزارەتی تەندروستی عێراق و وەکو پارێزگا گەرەکە هەموو ئاسانکارێکیان بۆ کرێ بۆی کەوا 14 ڕۆژە بە ئاسانی بچێتە سەر بەسەریان. زۆر چاکە دکتۆر سەرەتا کە قەیرانەکە ڕوویدا و شوێنی کەرەنتین نەبوو نەک شوێنەکە نەبوو بەس بە باشی نەبوو ئەمان بیستکە بەشە ناوخۆیەکان بوونە بە شوێنی کەرەنتینکردن ئایا دروستە دواتر شوێنێکی ترتان بۆیان تەرخان کرد بەڵام لەو شوێنە کە باشە ئۆتێلێکە زۆر ئەکرێ بڵێن بەناوبانگیشە بەڵام لەوێ ژەمە خواردنەکانی کە بۆ ئەو کەسانە کەرەنتین کرابوون ژەمە خواردنەکانیان لەسەر حساب بوو بۆ نمونە 14,000 بۆ هەر ژەمە خواردنێک وەرەگیرە ئایا چاچنێک ئەمە ڕاستە؟ ناخۆی بابلین کۆمپانیای نەوتی باکوور خۆی هەستا بە ئەرکی ئەوەی کەوا
هەموو پارەیە کە پێویست بێ لەو فندق پلازایە خۆی بڵین ئەو پارەیەدا و بودجەی پێویستی تەرخان کردو بۆ مەبەستا. بەڵێ کەواتە دکتۆر ئەتوانن بڵێن ئێستا کەرکووک لە کۆنتترۆلکردنی بارودۆخەکەیە؟ بەڵێ ما توانین بڵێنە کۆنتترۆلکردنی بارودۆخەیە، بەڵام ئەگەری ئەوەی کەوا لە هەر ڕۆژێک لە هەر لایە حالەتێکی دیگەی توشبوون هەبێ، بەڵێ ئەو ئەگەرش جارێ هەیە چکەمە لەسەر مستەوای عێراق و پارێزەکانی عێراق یاخود وڵاتانی دەوروبەر ئەم نەخۆشیە مادام هەیە توانین بڵین ئێمە هەر دایمەن ئەگەر ئەو هەیە کەەوە حالەتێکی کرد تۆمار بێ، بەڵام تاکو ئیسەوەکو وتم ئێمە سنوورلابان کردووە ئەو نەخۆشیە لە چەند گەڕێکێکی کە نزیکی سێ گەڕەکە لە گەڕەکانی کەرکووک بەس ئێمە تۆماری ئەو نەخۆشیەمان کرد. گەڕەکانی دیکەی کەرکووک تا ئێستا وێرایەوەیەوەمە سامپڵی تاوامان لیانوەگردووە، بەڵام تا ئێستا بڵین حالەتێکی توشبوو لەو شوانە تۆمار نەکراوە، تەنها لە سێ گەڕک لە کەرکووک لەگەڵ بڵین دوو شارۆچکەی کە تازە و لەیلام بوو، ئەوانەش هەمووی توانرا لە کاتێکی خێرا کۆنتترۆل بکرێ. دکتۆر بورهان، خەڵکی کەرکووک تا چەند بەدەم ڕێنمایەکانی تەندروستیەوە هاتن و تا چەندێک پابند بوون؟ وا دیارە ینی لە سەرەتایە بەڕاستی زۆر پابند بوون کە نەخۆشیەکە بڵاو بووەوە لە 24 دوو بۆ ماوەیەکی باش، بەڵام دوای ماوەیە کە بۆ ماوەی 25 ڕۆژی من حاتی نوێمان توان نەکرد، دیارە خەڵکە تۆزێ ینی متمانەی هەبوو کەوا نەخۆشەکە نییە تۆزێ هین بوون سست بوون لەوەی کەوا تا چەند پابند بن بڕێنمایەکانمان، بەڵام دوایەوەی کەوا فەرمانی ئەوە دەرچوو کەوا هاتو چۆ قەدەغە بکرێ فەرمانەکە بە شێوەیەکی باش ڕۆیە و ڕێوە، بەڵام بەعدە ناوچەیە بە تەکید خەڵکی تۆزی هەر جۆی نا، بەڵام بە شێوەیەکی گشتی باش ڕۆیشتڕێەوە و خەڵکەش پابند بوو بەوەی کەوا ڕێنمایەکانی تەندروستی بەدوایە بڕات و بابلین احترامی بگرێ. بەڵێ بەڵێ دکتۆر بۆ پێی کە پسپۆڕیەکەت لە نەخۆشیە گوازراوەکانە، ئایا هۆکاری توشبوونی دانیشتوانی کەرکووک بە کۆرۆنا چی بوو؟ زیاتر بەریەکەوتن بوو یاخود چه هۆکارێکی تر هەبوو؟ دیارە ئەو حالەتانەی سەرەتا کە تۆمار کرا لە ئێرانەوە هاتبوون، لەگەڵ بڵین ئەو کەسانی کە ئێران هاتوون دوای بەرکەوتەشیان هەبوو عینەن تۆمارمان کرد، دوای ئەوە ئەو حالەتانی دیکە کە لە شوێنەکانی کە بڵاو بووەوە خەڵکی بوون کە هاتبوون لە دەرەوەی بڵین لە ناوچەکانی دیکەی عێراق کە بابلین نزیک بووبوونە لەو نەخۆشانەی کەوا دوای تووشی نەخۆشەکە بوون، بەڵام ئەو حالەتانەی ئەخیر کە تۆمار کرا هەمووی بەساییە کەسێ بوو کە لە عمرەوە هاتوو لە سعودیەوە بە چەند کەسێکی نەخۆشەکەدا، بەڵام ئێمە توانیمان لە کاتێکی زۆر کورتە بگەنە سەرچاوی نەخۆشیەکە و کۆنتترۆلی ئەو نەخۆشانە بکەین. دکتۆر بەو پێی کە فەرمانگەی تەندروستی کەرکووک وەکو هەموو فەرمانگەیەکی تر بەشی ڕاگەیاندنی هەیە، هۆبێ ڕاگەیاندنی هەیە، ئێوە ڕێنمایە تەندروستیەکانتان لە بەش و هۆبەی وەزارەتی تەندروستی هی ڕاگەیاندنەکەی وەرئەگردیان کاری ڕاگەیاندنی خودی فەرمانگەی تەندروستی کەرکووک بوو کە سپۆتی ئەکرد و چۆن ڕێنمایەکانتان بڵاو کردەوە، چون خەڵکی کەرکووک بە 3 زمان دانیشتویانی بە 3 زمان قسە دەکەن، کارەکە بۆیەوە ئەستەم بوو، قورس بوو، چۆن بوو؟ بەڕاستی ئێمە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر یعنی بە فەرمی بەس زمانی عەرەبی تەرخان کرا بۆ ئەوەی کەوا بڵین کاری ڕاگەیاندن لە فەرمانەکان بکرێ. ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک تەمان بە دوو شێوە ئەو ڕێنمانەی کەوا لە بەغاوە دەرەچوو یاخو ئەو تەسجیلاتانەی کەوا لە وەزارەتی تەندروستی بەغاوە هات، لە هەمان کاتە خۆشمان وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕاگەیاندنی تایبەتی خۆمان هەبوو، تەنانەت ڕۆژانە ئامار و بابلین ڕێنمایی پێویست دەرەکرێت بۆ هاوڵاتیان، بەڵام لە بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکان کە ڕوبەڕووی بڵین هاوڵاتیان بڵین هۆشیاریان زیاد دەکەینەوە، دیارە هەر کەس و بە زمانی خۆی لەگەڵیان قسانکەین بە جۆرەی ئەو منتیقەیە کەوا تایەتی لە ناوچە کورد نشینەکان بە تاکید بە کوردی لەگەڵیانە هەوڵین و تیانەگەین کەوا چیم کەمچینەکەن چۆن ئاستی هۆشیاری خۆیان بەرزەوەکەن،
چۆن پابند بن بە ڕێنمایی تەندروستەکان لە هەمان کاتەلەو ماتوانین کەەوە عربیتیا یاخود تورکمانیتیایە بە هەمان شێوە بە زمانەکان خۆیان. بەڵێ دکتۆر ئێمە چ من چ سۆڤان هەمیشە ئەمانەیە ئەو پرسیارە لە هەر کەسێکی پسپۆڕ یاخود دکتۆر بکەین بەو پێی کە تۆش ئەزمونێکی باشەیە و شارەزای ئەمانوێ بزانین ئایا وادەیەک هەیە بۆ کۆتایی هاتنی کۆرۆنا یاخود ئێوەزان کەی کۆتاییەت؟ بڕواکە ئێمە ینی کەس ناتوانێت دەستێشانی ئەو کابلێک ئەم پەتای جیهانیە کەی تەواوە بێ. بەڵام بەتاکید ئێمە ئەم شەپۆڵی کە ئیستا هەبوو لە عێراقایە لە کوردستانە یاخود لە کەوکە بە شێوەیەکی گشتی ینی کۆنتترۆل کرا ئەم شەپۆڵە هێوارینکەوە شەپۆڵێکی دیکە نەیە کە ئێمە لە ترسی ئەوەینکەوە ئەگەر بێت و ئینسانێک لە دەرەوەی عێراقا بێ یاخو چەند کەسێک هەبن کە نەمانتوانی بێ دەستێشانیان بکەین و یا لەبەرێکەوە ئاسەواری نەخۆشەکان پێوە دیار نەبووە هەر نەخۆشەکە تیان چالاک بێت و دوای ئەوەیەوە لە ئەمڕۆ لە کەرکک برین فەرمانی هات و چۆقەتەقیکردن هەڵگیرا بە ڕۆژ بەس بەشەوە بێ ئەگەر ئەوەیەوە تێکڵاوی خەڵکی هەبێ بەیەکەوە دیارە بێتە هینێک ئەگەرێ بۆەوەیکەوە ئەو کەسێک کە تەسیشان نەکراوە بێتە سەرچاوەیە بۆەوەیکەوە نەخۆشەکە بڵاوکاتەوە. بۆیە ئێمە ئێستا ینی لە فەرمانگری تەندروستی کەرکک بە شێوەیەکی داواکەین لە هاوڵاتی کەوا زۆر پابند بێ بە دوورکەوتنەوەی جەستەیی. ئەم دوورکردنەوەی جەستەیە بنەمای سەرەکیە بێ لەم ڕۆژە بە دواوە بۆەوەیکەوە نەهێنین ئەم نەخۆشیە جارێکە سەرهەڵدات و بێتەوە شاری کەرکک و یاوشارەکانی کوردستان. زۆر سپاس دەکەین دکتۆر بورهان عومەر ڕەشید پسپۆری نەخۆشیە گوازراوەکان لە کەرکک و هەروەها ئەندامی شانەی قەیرانەکانی کەرکک. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 سپاس دەکەین. زۆر سپاس. منش زۆر سپاسی واکەم دەستان خۆش بێ. بەڵێ کارگەیەک لە شێوەی شارۆچکەیەک بەرهێبهێنانی جلوبەرگ لە شاری ئاگرێ لە باکووری کوردستان کراوەتەوە. ئێستا 300 کرێکار لە کارگەی بەرهەمهێنانی جلوبەرگ کار دەکەن کە زۆرینەی ئافرەتن و بڕیاریشە تا 3 ساڵی دیکە 20,000 کەس لەو شوێنە بخرێتە سەر کار. ئێستا کاری کارگەکە بۆتە بەرهەمهێنانی دەمامک هەروەکی هەر کارگەیەکی ترکە سۆڤان کارەکانیان زۆربەی وەستا بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە بۆیە ئەوانیش ئێستا جیاوازیەکیان کردو لە کارەکەیانە و زیاتر سەرقاڵن بە بەرهەمهێنانی دەمامک و ڕۆژانە 200,000 دەمامکیش دروست دەکەن. بەڵێ هەروەکو لە وڵاتانی دیکەش بینیمان کە براندە جیهانیەکان کارەکانیان گۆڕی بۆ وەکو شانێڵ بۆ دروستکردنی دەمامک و پێداویستگی پێداویستی پزیشکی. لە باژارê cilûbergan Agiriyê niha ji ber vayrûsê koronayê şûna cilan demamik têne berhemanîn. Şarê cilûbergan yek ji navendê berhemanîna cilûbergên markên serekên Tirkiye. Niha li vê derê 300 karker dixebitin. Piraniya wan jinin û vê carê ji ber pêtiviya lezgîn dest bi çêkirina demamikan kiriye. Karker li vê derê di çarçoveya rênmayên tenduristiyê de bi demamik lepik û cilên parastinê dixebitin. Di serîda bû Agiriyê ji bo gelek deveran demamik berhem tênin. Berpirsekê kargehê dibêjît rojane nêzîkî 200,000 demamikan berhem tînin. Maskelerimiz ağrı halk Demamkên berhem tînin di serê de li Agirê pişre bû hemû navçeyê belav dikin. Bû xelkê Agirê bê beraber tê belavkirin. Jinên berê li mal bûn, niha li vê derê demamkan berhem tînin. Bi karê me li Agirî tengaviya demamkan nabe. Dema makînên din werin, em ê cilên parastînê jî bidurin. %80'i bayan, %20'si. Li gorî berpirsên kargehê sedê heştêya karkerên vê derê jinin. Jinên berê li malê bûn niha ji bo derdûra xwe û malên xwe xebateke xweş dikin. Bu zorlu savaşta Xwediyên kargehê û karker netirsiyan û nerevîn. Li vê derê berhemanîn berdewam e. Jin her tim xweragirin û em piştevaniya hev dikin. Di berhemanîna demamikan de jî em alîkariya hev dikin. Me bar hildaye ser milê xwe. Karkerên jin dibêjin pêwîstiya welatiyan di vê demê de herî zêde bi demamikan û cilên parastinê heye. Bi karên wan welatî dê bikaribin, xwe baştir biparêzin. Bajarê cilûbergan sala 2018 hatiye çêkirin. Hatiye plankirin di heyama 3 salan de 20,000 kes li vê derê bixebitin.
لێ دراوشە نەهادا 300 کەس کار دکەن و پرانیاوان ژنن. پێمان خۆشە جیا لە کەش و هەوای پایتەختی کوردستان یاخود شارەکانی کە خۆمانی تیاژین بزین کەش و هەوا گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوا لە شارەکانی هەموو کوردستانیش چۆنە بابێکۆ ببینین. هاژە ئاگداری کە چەند ڕۆژە ئێمە هەواڵی بەو شێوە بڵاوەکەینەوە کە ڕێژەی چاکبوون و هەڵکشانی ئەو کەسانی کە ئەبێ بچنەوە بۆ ماڵەوە و ئیتر نەخۆشخانەکان بەجێ ئەهێڵن بەرزترە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ سپاس بخوا. وتمان لە سەرەتای پرۆگرامەوە هەر لە کورتەکانیشدا باسم کرد کە لە چەمچەماڵ و هەروەها لە دوهۆک هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لە نەخۆشخانەکان نەماون و هەمویان لە ماڵەوەن. بەڵام ئێستا با بچینە گەرمیان چونکە چەند ڕۆژێکە هیچ کەسێک لە دەوەری گەرمیان تووشی کۆرۆنا نەبووە. تا ڕادەیەک دۆخەکە ئاسایی بۆتەوە و ئێمەش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیامدێرمان کە هەرێم جافە لەوەیە لەگەڵمانە بێت و هەرێم ڕۆژ باش لێ ئەەکەین. ڕۆژ باش هەرێم سلااو لێبێ پێمان بڵێ بارودۆخەکە چۆنە ڕەوشی ئەو شارە ئەو دەڤەرە بە گشتی چۆنەوە ئەو شوێنەش کە تۆی لیت. بەڵێ دووبارە ڕۆژتان باش ڕۆژی بینەرانی کوردستان 24 باش هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری ئیدارەی گەرمیان خۆشببختانە تا ئەم کاتەی من قسەی تێدا دەکەم لە قەزاکانی کەلار کفری ینی بە شێوەیەکی گشتی سنووری ئیدارەی گەرمیان هیچ حاڵەتێکی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکرا. نزیکەی 1600 نمونەی زیاتر لە هاوڵاتیان وەرگیرا بوو هەتا پشکنینیان بۆ کرابوو فحوساتەکانیان هەموو تا ئێستا پاک بوونا هیچ کەسێک توشببووی ڤایرۆسەکە نییە و شەوی ڕابردووش
بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی چەمچەماڵ دوایین 4 کەس کە هەڵگری ڤایرۆسەکە بوون دوای چاکبوونەوەیان نردیانە ماڵەوە تەنانەت کارمەندانی تەندروستی قەزای چەمچەماڵیش ئاهەنگێک شێوازێک لە ئاهەنگی سەرکەوتنیان گێڕا و ئێستا دۆخەکە تا ڕادەیەکی باش لەم ناوچانەی کە ئاماژەم پێکرد قەزاکانی کەلار کفری سنووری دارەی گەرمیان چەمچەماڵ دۆخەکە کەوتۆتە ژێر کۆنتترۆل بەڵام ئەمە سەرباری ئەوەی بەردەوام تیمە تەندروستیەکان داوا دەکەن ببوورە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێن لەلایەن هاوڵاتیانەوە منم ئەوێ قسە لەسەر ئەوەش بکەم یەک دوو ڕۆژە ژیان تا ڕادەیەکی باش ئاسایی بۆتەوە لە سنووری ئیدارەی گەرمیان هاتوچۆ دەستی پێکردووە بازار کراوەتەوە بەڵێ هەرێ من ئەمەوێت ئەوەت لێ بپرسم کە ئێستا ئەو دیمەنەی کە لە پشتی تۆوەیە ئەو دەستگێڕەی کە لە پشتی تۆوەیە ئەومان بۆ دەرەخات ئەڵێت ئەوەی کە بە چاو ئەیبینی سەدقاتی ئەوەیە کە بەگوێ ئەیبیستی ئێستا تۆش بۆیە کردت بەمەبەست لە شوێنێ وەستایی کە خواردن لە پشتەوە بێ هاتوچۆ هەبێت و پێمان ڕابگەینی کە دۆخی ژیان ئاساییە یا ئەوە ئەو شوێنە تەنها هەندێک شوێنە هەیە بازارێکی ملیە هاتوچۆتیا ئاساییە یا بازارەکانی تریش بە هەمان چەشنە هەموو بازارەکان هەموو کراوەتەوە لە سنووری ئیدارەی گەرمیانە وەکو ئاماژەم پێکرد لە شەشی بەیانی بۆ شەشی ئێوارە بازار کراوەتەوە ژیان ئاسایی بۆتەوە بەڵام من مەبەستمان لەگەڵ کاروان قسە بکەم کاروان چایە فرۆشێت چایەکەشی لەسەر خەڵ زۆریش خۆشە بەڵام 40 ڕۆژە لە ماڵەوە کەرنتین کراوەوە 1-2 ڕۆژ هاتووەتە دەرەوە دەستی کردوێتەوە بە کەسابەت باندێک پرسیاری بکەم کاروانم کاتت باش لە شوێنی خۆت بۆستە بێ زەحمەت ئەگەر پێم بڵێ ماوەی 40 ڕۆژی کەرنتینەکردنی وەزانموتە 40 ڕۆژ زیاتریشە لە ماڵە دەرنەچویتە ئەم 40 ڕۆژە چۆن بەسەر بردەوە ئێستا هەست چۆنە جارێکی تر گەڕایتەوە بازار و کار و کەسابەتی خۆتەکەی فەرموو ئێمە نزیکی 40 ڕۆژ بەهۆی ئەم حاڵەتەوە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆناوە لە ماڵەوە بووین نەمانتوانی ئیش بکەینەوە ئیسە نزیک بۆ 4-5 ڕۆژێکە هاتوونێتە ناو بازار و خەریکی ئیشکردنین و هاوڵاتی ئەم شارش بە پێ ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی پێدا بوون توانیمان پابند بین پێوە و لەخوا بە زیاد بێ و هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆناش لە کفری بە تایبەت هیچ حاڵەتێکی وانە بوو بۆم باز بکەم 40 ڕۆژەت لە ماڵەوە چۆن بەسەر برد خەریکی چی بووی بۆ پێی کە تۆ هەر ڕۆژانە زۆر زوو دەیتە بازار و خەریکی کەسابەتی تا ئێوارە و ینی ئەمە جۆرێک لە تەحملکردنی ئەوێ لە ماڵەوە وەڵای من بۆ خۆم بە تایبەت کتێبخانەیەکم لە ماڵەوە هەیە بەڕاستی بەپی هێنەبوونی دەرفەت بەهۆی ئیشکردنەکەمەوە توانیم ئەم 40 ڕۆژە کتێبێکی باش بخوێنمەوە بۆ خۆم و سێری فلم بکەم جارجاریش توانیمە سەردانی ئەو هاوڕێنە بکەم کە بەهۆی ئیش و کەسابەتەوە لەو فترەیە نەمتوانیوە سەردانیان بکەم خۆش بێ سپاس دەکەم بەڵێ من دەگەڕمەوە بۆ لایەوە ینی دەبێت باس لەوەش بکەم پێشتریش ئاماژەم پێکرد باش دۆخی ژیان لە ناوچەکە ئاسایی بووەتەوە بەڵام کەشوهەوای گەرمیان گەرم بووە ینی گەرمیەکەشی ئەتوانم بڵێم ئیتر لە ئەمڕۆوە هاوڵاتیان پێویستیان بە تەبریتی ئۆتۆمبیلەکانیانە پێویستیان بە هەڵکردنی سبلیتیشە لە ماڵەوە چونکە گەرمیان خواحافیزی لە زستان کردو ئێستا ڕۆشتونێتە ناو هاوینەوە بەڵێ کەواتە هەر ئەم دەستی کردوتەوە بە کەباب خواردن بەڵام مادەم جەوەکەی گەرم بووە ئاگاو لە خۆ بێ و هەر تەندروست باش بیت زۆر سپاس وڵام بێگومان ئەوەی بەیانیان بێتە بازاری کفرێ بێ کەباب بخوای هەری مەگەر نازانم کەسێک کە زوو بیخۆ دووبارەی نەکاتەوە گیران خۆشەوە بەدەستی ڕاستمەوە کەبابخانە هەیە لێرەش هەر کەبابخانەیە هەموو کەبابخانەکانی ناو شاری کفری تاموچێژی تایبەتیانەیە لە بەرنامەی پێشوە لەگەڵ ئێوە گفتوگۆمان لەسەر کرد ئەو کەبابچەی کەلای بوو پێوتم ئەوەندە کەبابم فرۆشتووە ئەو دووسێ ڕۆژە حەق و حسابی خۆمم نەزانیوە هەرێم زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بین بوویت ئەوەش لە یاد دەکەین ئێستا تۆ بە پەیامنێرە کەباب خۆرەکەی کوردستان 24 کرد بە ناوبانگی با ئەو ناوبانگت لێ وەرنەگیرێتەوە بەردەوام بە لە کەباب خواردن بەس ئاگاشە لە تەندروستی خۆت بێت زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش سپاس
دامەزراوەی لێکۆڵینەوەی زانستی هۆنگ کۆنگ بە پشتبەستن بە 24 پێوەەر لیستی ئەو وڵاتانەی دیاری کردووە کە لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا سەرکەوتوو بوون و سەلامەتترین وڵات بۆ کەسانی توشبوو بە کۆرۆنا ئەوانەی کە مەترسی توشببوونیان لەسرە بەپێی ئەو لێکۆڵینەوەی بێت ئەو لێکۆڵین کە دامەزراوەکە کردوێتی ئیسرائیل سەلامەتترین وڵاتە لە ڕووی توشببوون بە ڤایرۆسی کۆرۆناوە. بە گوێرەی ڕووپێویەک کە لەلایەن دامەزراوەی لێکۆڵینەوەی زانستی هۆنگ کۆنگ کراوە پشتی بە 24 پێوەەر بەستووە ژمارەیەک وڵاتی لە لیستی سەلامەترین وڵات بۆ کۆرۆنا دەستنیشان کرد. هەڵسەنگاندنی هەر وڵاتێک لەسەر بنەماکانی کارایی کەرەنتینە، کارایی ئیدارەی حکومەت، کارایی دۆزینەوەی توشبووان، پلەی چارەسەرکردنی کتوپەڕ، پشکنینەکان و کوالێتی کەلوپەل و پێداویستە پزیشکیەکان کراوە. بەپێی پێوەرەکانی ئەو دامەزراوەیە ئیسرائیل سەلامەتترین وڵاتی جیهانە بۆ توشبوون بە کۆرۆنا. دامەزراوەی لێکۆڵینەوەی زانستی هۆنگ کۆنگ ئاماژەی بەوە کردووە دانانی ئیسرائیل لە پلەی یەکەمی سەلامەترین وڵاتی جیهان جێگەی سەرسوورمان نییە، چونکە ئیسرائیل ئەزمونێکی باش و سەرکەوتووی لە داخستنی سنوورەکان و دۆخی لە ناکاو هەیە. بەڵام ئەوەی جێگەی سەرسوورمانە وڵاتانی ئەمریکا، ئیسپانیا، ئیتالیا و فەڕەنسا لە ناولیستی باشترین 15 وڵاتی جیهان نەبوون لە سەلامەتی بۆ قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا. لە کاتێکدا ئەو وڵاتانە ناوبانگێکی زۆریان لە بواری سیستمی تەندروستی و ئامادەکاری و لۆجستیکی لە جیهان هەیە. بەپێی ڕیزبەندی دامەزراوە زانستی هۆنگ کۆنگ، ئەڵمانیا لە پلەی دووەمی وڵاتانی جیهاندایە لە سەلامەترین وڵات بۆ کەسانی توشبوو بە کۆرۆنا و ئەوانەی مەترسی توشبوون بە کۆرۆنایان لەسرە. دوای ئەڵمانیاش کۆریای باشوور لە پلەی سێم و ئوستورالیا لە پلەی چوارەمی سەلامەترین وڵاتانی جیهان بۆ توشبوانی کۆرۆنا و ئەوانەی ئەگەری توشبوون بە کۆرۆنایان هەیە. هەرچەندە چین ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە سەرتاسەری جیهان، بەڵام لە پلەی پێنجەمی وڵاتانی جیهانە لە سەلامەتی و سەرکەوتن بەسەر قەیرانی کۆرۆنا. هەوڵەکانی چین لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و کۆنتڕۆڵکردنی دۆخەکە بە یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی ئەو وڵاتە دادەنرێت. بەڵێ ئەنتۆنیۆ گۆتێرێسی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان دەڵێت لەو کاتەوەی کە جگە دابڵین لەو کاتۆی کە ڤایرۆسی کۆرۆنا هاتووە جگە لەوەی کە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و زۆربوونی فشاری دەرونی بەهۆی بەسەربردنی کاتەکان لە ماڵەوە حاڵەتەکانی توندوتیژی لە ئافرەتان زیادی کردووە و داواشی لە حکوومەتەکانی وڵاتانی جیهان کردووە کە ڕێگری لە توندوتیژیە خێزانیەکان بکەن. بۆ پێی کە لە راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان لە ئەمریکا، هندستان، تورکیا، وڵاتانی باشووری ئەفریقا و ئوسترالیا و لوبناان ژمارەی توندوتیژیەکان دژی خانمان زۆر زیادی کردووە لەو کاتەوەی کە خەڵک لە ماڵەوەیە و لە کەرنتیندایە. بالەکۆنەکان لە سەردەمی کۆرۆنا بوونە سەکۆی دەربڕینی هەموو هەستەکان و هاوسۆزی و هاودڵیەکان، چ لە ڕووی دەربڕینی خۆشی بە گوێگرتن لە میوزیک و گۆرانیەکان، چ لە ڕووی دەربڕینی ناڕەزایەتەکان. بە لێدانی مەنجەڵ و قاپ لە بالەکۆنەکان و هەڵواسینی لافیتە و دروشمی جیاجیا دەیانەوێت دەنگی ناڕەزایەتیان بگێنن. بەرزبوونەوەی راپۆرتەکان سەبارەت بە توندوتیژی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای مانەوە لە ماڵ ئەوە دەردەخات کە لە ماوەی مانگی ڕابردوو توندوتیژیە خێزانیەکان زیادی کردووە. تەنها لەم مانگە زیاتر لە 230 پەیوەندیمان پێوەکراوە بۆ بەهانە چۆنی ژنانێک کە توندوتیژیان بەرامبەر کراوە کە بەراورد بە ساڵی پار ڕێژەکە زۆر زۆرە و دوو هێندە بووە جگە لە حاڵەتەکانی خۆکشتن و گیان لە دەستان. لەو کاتێک کە کەرەنتینە دەستی پێکردۆ خێزانەکان بە ناچاری لە کارکردن و دەرچوون لە ماڵ بێبەش بوون. ئەمە وای کردو ژنومێردەکان بەردەوام بەیەکەوە بن و کێشە لە نێوانیان ڕووبدات. مەرجیژنێک کە توندوتیژیەکان تەنیا جەستەیی بێت. من داوا لە ژنان دەکەم کە وشیار بن لە داواکردنی مافەکانیان و بێڕێزیان بەرامبەر نەکرێت. ئەگەر هەر حاڵەتێکی واش ڕوویدا ئەوە پەیوەندی بەم ژمارانە بکەن بۆ ئەوەی بەهانایانەوە بچن. دەنگی لێدانی قاپ و قاچاخەکان بە یەکدی هەموو گەڕێکی گرتوتەوە جگە لە ئەو دروشمانی کە گزارشتە لە چۆنێتی بەڕێوەچوونی ژیانیان لە سەردەمی کۆرۆنا. بە پێی زانیاریەکانی کۆمەڵی ئەبعاد کە ڕێخەری دەربڕینی ناڕەزایەتیەکانی ژنانی لوبناان بوو بەم شێوەیە، لە سەرەتای کەرەنتینە تا ئێستا
لە لوبناان 8 ئافرەت بەهۆی توندوتیژی گیانیان لەدەستداوە. باشە بووە بێ لە هەموو بارودۆخێکە ئافرەتان نەخۆبانی سۆبان نەکەرژەکان لە فەڕەنساش لە سایستی زیادی کردووە لە تورکیا بە هەمان شێوە لە ئەمریکا بە هەمان شێوە بە تایبەتی لە ئەمریکا یەکێک بوو لە وڵاتانی کە زۆر ڕێژێکی زۆر توندوتیژی بەرامبەر ژناکرا هەر بۆیە ئەنتۆنیۆ گۆتێرس هاتە سەر هێڵ و هۆشداری بە خانەوادەکاندا کە تکایە بە توندوتیژی بۆستێنرێت ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە زیاترمانەوە لە ماڵەوە کوردی خۆمانەڵە دەنوکیان بە دەنوکی یەکەوە 24 ساعتە بۆیە تر ژنان گلەی نەکەن بڵێن مێردەکانمان لە ماڵەوە نییە پیاوەکان لە ماڵەوە نین با تۆزێ بەیەکەون ئەوە بەشێەوە چند ڕۆژ زیاتریش هەمووی لە ماڵەوەی بێت تا ببێ بۆ چەندێکتان باسی ئەومانە کرد کە ئەگەر وەرزی گەرما دەست پێ بکە لەوانێ مەترسی توشبوون بە کۆرۆنا کەم بێتەوە بەڵام ئەم هەواڵەش لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ڕەتەکرێتەوە کە خۆدانە بەرخۆر مەترسی توشبوون بە کۆرۆنا کەم ناکاتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ڕاگەیاندراوێکدا لە تۆڕ کۆمەڵایەتی تویتر بڵاوی کردەوە خۆدانە بەرخۆر و بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ سەروی 25 پلەی سیلیزی یارمەتی دەر نییە بۆەوەی کە ئەگەری توشبوون بە کۆرۆنا کەم بێتەوە. ڕێکخراوەکەش لێ ئەگەر پلەی گەرما بەرز بێتەوە و بەردەوام خۆرەتاو بێ هێشتا مەترسی توشبوون بە کۆرۆنا هەیە. و هەروەها ئاماژە بۆ شەکەن کە بۆ خۆپاراستن لە توشبوون بە کۆرۆنا بەردەوام دەست و دەموچاویان بشۆن خۆتان لە قەرباڵغی بە دوور بگرن یعنی بەردەوام ڕێکار و ڕێنمایەکانی تەندروستی بەردەوام بن و پارێزگاری لە ئەو دەستکەوتە بکەن کە تا ئەم دەقەیە هاتوتە ئاراوە. ڤایرۆسی کۆرۆنا چەندین ڕوودا و هەواڵی ناخۆش بێن لەگەڵەوەشا دەیان هەواڵی سیر و سەمەرە و سەرنجڕاکێشمان لەسەر ئەم ڤایرۆسە بینی. یەکێکیش لەوانە دوو خوشک لە مەکسیک لەسەر داوای کڕیارەکانیان کێک لەسەر شێوەی ڤایرۆسی کۆرۆنای کۆڤید-19 دروست دەکەن. کێکەکە تایبەت بوو بۆ ڕۆژی لەدایکبوون یەکێک لە کرێکارەکانیان سۆڤان و دروستیان کردووە لەسەر شێوازی کۆرۆنا. من بم نایخۆم هەر شکڵەکەی دڵم. تەڤیک و ڤایرۆسێ کۆرۆنای نو جیهاندا گیرکریە هین جهێ دڵخۆشیە لە با خەلکێ هەیە gelek ji wan jî roja jêdayekbûna xwe weke derfeteke dibînin ji bo peydakirina xweşiyê di dema ku tevahiya xelkê di malên xwe de asêmane. Lê Meksîkê du xuşk gunan pêjin kêkên rojên ji dayîkbûnê amade dikin lê bawayekî belkêş ku li ser şêwaza vayrosê koronayê nû ne. Piştî ku firna wan hate girtin ji ber rênmayên parastinê jî COVID-19 li mala xwe daxwazên kiryaran werdigrin. Pues ahorita la gente quiere seguir festejando y por lo mismo خەلک دخوازن ئاهەنگن وان بەردەوام ببن لێژبەر ڕەوشانها مەفرنا خۆ گرت و ئەم داخوازن خەلکێ ئۆنلاین وەردەگرن. یەک ژێکریاران خواست ئەم کێکەکە شێوازی کۆڤید دروست بکەن مەچێکر و لەسەر ئینتەرنێتێ مەبەلاف کرد پاشی داخوازی لەسەر زێدە بوو. نەتەنێش بۆی دڵخۆشیە کریاران فۆرمێن بالکێشی کێکان دروست دکن لێ ئەف کێکا بە شێوازە نۆژدارێکی شەڕێ ڤایرۆسی کۆرۆنایە دکە ji بۆی ڕێزگرتنێ لە وەستانە نۆژداران هاتیە دروستکردن. بریاوێ کێکا نۆژدار مەخواست ئەم ڕێزێل خەباتە پزیشکان بگرن کو ژیانە خوا دخن ژێر مەترسیەدا مەخواست ئەم سپاسیاوان بکەن و نیشان بدن چاوە نۆژدار زۆرە ڤایرۆسێ دستینە. ساندرا و برندا کارێ خۆ لە سەرمەدیایە سۆسیال بەلاو دکن و بالا خەلکێ دکشینن. کارێ وانژی بڕیا سیستەما گەهاندنە مالێ دکەوە بەردەستەی کریاراندا. ئیڤا عومەر کوردستان 24. پێشەوەی بابەتێکی تر بۆ بینەران و بیسەران بڵێم پەشیمان بوومە لە قسەکەی خۆم تەزنەوە پێشتم من بم ئەو کێکە ناخۆم بەس ئەمەنە جوان دروست جوان بۆ حەز لێ کرد. لە ئیتالیاش لە سەرەتا لەسەر بسکیت دروستیانە کرد شێوازی کۆرۆنا وای لێکن حەزمان لێ بێت. تەشەناسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە مسر بازاری ماسی فرۆشانی لاواز کردووە و کەسبکارانی بازارەکەی تووشی زیان بوونە بە جۆرێک کە تەنانەت لە بۆنێکی وەکو جژنی فرعونیەکانیش کە لەو وڵاتە جژنێکی گەورەیە و خواردنی سەرەکی بۆنەکە ماسیە خەڵک لە ترسی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ناچێت ماسی بکڕێت.
تەشەناساندنی ڤایرۆسی کۆرۆنا لە میسر بازاڕی ماسی فرۆشانی وڵاتی لاواز کردووە. هەرچەندە فرۆشیاران ڕێنمایی تەندروستیەکان لە کاتی کارکردنیان بە تەواوەتی جێبەجێ دەکەن، بەڵام خەڵک لە ترسی ئەو ڤایرۆسە تەنانەت لە بۆنی جەژنی فرعونەکانیش سەردانی و بازاڕە ناکەن و ماسی ناکڕن. هیچ کاتێک بازارمان وەکو ئێستا لاواز نەبووە. پێشتر لەم کاتەی ساڵدا دوکانەکانمان جمەی دەهات لە کڕیار. هەر کڕیارێکمان نزیکەی 1 کیلۆ ماسییان دەکڕی. ئێستا تەنها 1 لەسەر 4 ئەو کاتە ماسی ناکڕن و فرۆشمان کەمی کردووە. هەرچەندە ئێمە هەموو ڕێنماییە تەندروستیەکانیش جێبەجێ دەکەین و ماسک و دەمامکیش بەکاردێنین. بەڵام خەڵک لە ترسی ئەم ڤایرۆسە سەردانی ئەم بازاڕە ناکەن. هەموو ساڵێک بە بۆنەی جەژنی فیراون لە میسر وەکو نەریتێکی کۆن خەڵک بۆ خواردن ماسی ئامادە دەکەن. بەڵام ئەم ساڵ بەهۆیان ڤایرۆسەوە ئێمە دەترسین بڕۆینە دەرەوە و ماسی بکڕین، بۆیە لە ماڵ دەمێنینەوە و ئەم ساڵ ماسی ناکڕین. ئەم بازاڕە گەورەی میسر جۆرەها ماسی تێدایە لە ماسی سەلەمون بگرە تاوەکو ماسی سوێرکراو. نرخی هەر 1 کیلۆ ماسی لەم بازاڕەدا لە نێوان $2 و 30 سنت دەست پێ دەکات تا دەگاتە $14 کە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خواست لە سەریان نەماوە و بەمەش فرۆشیارانی ماسی لە میسر تووشی زیانێکی یەکجار زۆر بوونەتەوە. دێنافەرێقی کوردستان 24. دیزاینەر و دەرهێنەری فلمکارتۆنی تۆموگیری کۆچی دوایی کرد. جیندایچ دەرهێنەری ئەفلمکارتۆنی تۆموگیری لە تەمەنی 95 ساڵیدا لە پراگی پایتەختی چی کۆچی دوایی کرد. جیندایچ لە ساڵی 1961دا دوای بەرهەمێنانی فلمکارتۆنی تۆموگیری خەڵاتی ئۆسکاری وەرگرت. جگەلەوەش پێشتر کاری دەرهێنانی فیلمێکی بەناوی مۆنڕۆ کردبوو. ئای بەداخەوە من بەڕاستی هەمومان کەم کەس هەیە کە یادگاری نەبێت لەگەڵ تۆم و جێری. ئەوە لە ساڵی 2023دا خەڵاتی وینسۆر ماکای لە بەرامبەر سەرجەم کارەکانی بۆ وێنەی جوڵاو وەرگرت. جیندایچ لە ساڵی 1925 لە ئەمریکا لەدایک بووە و لە ساڵی 1959 سەردانی وڵاتی چیکی کردو لەگەڵ زیدینکا ناجمانۆڤا کە هاوسەرگیری کردو هەر لە وڵاتش مایەوە و دیارە لەوێش کۆچی دوایی کردووە. کوردی خۆمانەڵێ گۆڕەکە و پڕ بێ لە نوروە هەمومانت دڵخۆش کرد بەو کارە و هەموو جیلەکان بە تۆم و جێری ئاشنان هەر لە هەموو جیهانە بێجگە لەوەش هەر تۆم و گیری نەبووە سۆڤان دیزایانی کارتۆنی پاپای کرد. ئەوەی سپێناخەکە ئاخواتەوە ئایلن و پاپای ئەویش بە هەمان شێوەیە دیزایانی ئەوەی کردووە. بەرهەمێکیەوە جوانی بۆی بەجێ هێشتوین کە چەندین جیلی پێش خۆمان و دوێ خۆشمانە بینێ و یادگاری لەگەڵابێ هەرچەندە لە ساڵی 1990 بوو پێم وابێت منداڵانی چین خۆپشاندانیان ئەنجامدا ببورن ژاپۆن خۆپشاندانیان ئەنجامدا لەوەی کە بۆ هەموو جارێ بە پشیلەکەیان وەبزان مشکەکەی باتەوە هەموو جارێ بۆ بە هەموو جارێ باتەوە باجارێ منیش زۆر داخبوو لە دڵم حەزمە کرد جارێکیش قچێکە بە پشی لە داماوەکە بیباتەوە. ئەها دایمە ئەویان دەرخست کە مشکەکە بچکۆلێ چەند بچکۆلێشە بەس لەگەڵ زیرەکە زۆرە فلام کارتۆن هەیە کۆتایەکەی دیارە وەکو ئەوەی میک لە ئاخیرەکەی لێت زۆر کە سەیری ئاخرەکەی ناکرد بەس تۆم و جێری قەت کۆتایی نایەت و بە بەردەوام سەرۆکی زۆربەی وڵاتان بەناو وڵاتە بەناوبانگەکان و سەرۆکە بەناوبانگەکانیش بینەری تۆم و جێری بوونە. من یەکێک لە کتێبەکانم خوێندۆتەوە کە باس لە ژیانی یەکێک لە سەرکردەکانی ئێران دەکات کە ئەڵێت بەو شێوەیە بووەکە زۆر حەزی لە سیرکردنی فیلم کارتۆنی تۆم و جێری بووە کە سەرکردێکی زۆر بەناوبانگ. مانگی ڕابردوو هێندەی 20 ساڵ چەک لە ئەمریکا فرۆشراوە. پۆلیسی ئەمریکاش ڕایگەاندووە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زیادبوونی ژمارەی توشبووان فرۆشتنی چەک لە مانگی ڕابردوو هێندەی 20 ساڵی ڕابردوو تۆمار کردووە و بە پێی ئامارەکانیش بێت تەنیا لە یەک مانگە 2 ملیۆن پارچە چەک لە ئەمریکا فرۆشراوە کە زۆرینەی چەکی سووک بوونە. و شارزانی دەرونی ئاماژیان بۆ کردو کە کڕینی چەک بەو ڕێژە زۆرە لەلایەن هاوڵاتیانی ئەمریکاوە تەنیا هۆکاری دروستبوونی ترس و نەئارامی نییە بەڵکو چەند هۆکارێکی دیکەشی لە پشتەوە بێت کە مانگی ڕابردوو زۆرترین چەک لە وڵاتی تەکساس و کەنتاکی نیویۆرک و فلۆریدا فرۆشراون ئەمەش هەبێتە هۆی زۆر
بوونی توندوتیژی و بەکارهێنانی بێگومان بۆیە وای کردووە کە ئەمریکا چەندین حاڵەتی توندوتیژی ڕووبات. بەڵێ ئەمەش ئەو بەرگە بابەتانە بوو کە بەگشتی ئەمڕۆ بۆمان ئامادە کردبوون هیوادارینکە بە دڵی تاک بە تاکی ئێوەی بینەر و بیسەر بێت کە تا ئەم ساتە وەختە لەگەڵمان بوون ئەم ڕۆژ کۆتاییمان بە پرۆگراممان هێنا و دەچینە دواتر مڵتونی هەواڵەکانی کاتژمێر هەشت هەر شاد بن. خاتە.